ئەوە کە ئێمە وەکو کۆمەڵی دادگەری ئێستا ومێدمان وایە ئەمەلمان وایە و ئەوە ئەرچی سەرشانیشمانەکە ببینە فریادڕەس بۆ ئەو خەڵکو و کۆمەڵگای خۆمان لەوێ لە هەرێمی کوردستان. بەڕاستی ئێستا خەڵکی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمەڵی قەیرانی سیاسی ئابووری کۆمەڵایەتی فیکری ئەخلاقی دادەستەوی خەڵک چاوەڕی فریادڕەسێکە و من وا پێشبینی دەکەم ئەم دۆخەی ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە زۆر نەخایەنێ پێم وایە گۆڕانی بەسەردا دێ و بەوادیری ئەو گۆڕانکاریەش دەرکەوتووە کەم و زۆر دەرکەوتووە زیاتریش دەردەکەون بۆیە ئێمە دەبێت بەو چاوە تەماشای خۆمان بکەین چ لێرە لە ئەوروپا بین لە بەریتانیا بین لە فەڕەنسا و لە ئەڵمانیا و لە هۆڵندا و لە هەر شوێنێک بین یا لە دەوڵەتانی ئیسکەندنافی چ لە ئەمریکا بین چ لە هەرێمی کوردستان بین چ لە دەرەوەی بازنە هەرێمی کوردستان بین لە عێراق دەی بەو چاوە تەماشای خۆمان بکەین کە ئێمە ئەرچی سەرشانمانە کۆمەلگاکەی خۆمان دەرباسکەین. برا خوشکە خۆشەویستەکانم ئێمە وەکو ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تەنیا بۆ خۆمان دروست نەکراوین خوا دەفەرمێ كنتم خەیرە ئومەتین ئوخرجەت للناس ئێوە باشترین کۆمەڵن ئەی ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ مرۆڤایەتی ڕەخسێنراون. ئێمە ئەرکمان هەر ئەوە نییە کە بەڕێی خۆمان لە ئاو دەربێنین ئەرکمان تەنیا ئەوەندە نییە کە خۆمان دینداری بکەین بەڵکو دەبێت خەڵکی لەگەڵ خۆماندا هاوڕەنگ و هاودەنگکەین. کاتێک کە هاوڵانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئاوا لە دینەکەیان تێگەیشت بوون تەماشا دەکەین دنیایان ئاوادان کردەوە دنیایان ڕۆشن کردەوە. ئەگەر خۆمان نەگۆڕین ناتوانین خەڵک بگۆڕین. بۆیە من لەمێژە پندێکم داناو دەڵێم پاکسازی بە پاکان دەکرێت چاکسازی بە چاکان دەکرێت ڕاستکردنەوە بە ڕاستان دەکرێت و ئیسلاحیش بە ساڵحان دەکرێت. من ئامۆژگاریتان دەکەم و برایەکی دڵسۆزی خۆتان هەتا بۆتان دەکرێت زۆر کار بکەن لەسەر خۆتان لەسەر بژارکردنی خۆتان لە ڕەذائیل لە صیفەتە خراپەکان و کار بکەن لەسەر خۆتان کە خۆتان زیاتر چاککەن خۆتان بڕازێنەوە بە فەضائیل بە صیفەتە بەرزەکان. ئەهلی تەسەوف و تەزکیە دەڵێن التەخلیەة من الرەذائیل والتەحلیەة بالفەضائیل خۆ بژارکردن لە صیفەتە خراپەکان خۆڕازانەوە بە صیفەتە پەسەند و چاکەکان.